سپاس بۆ هاتنتان هەرچی بێ بکەین لە خزمەتان لای خزمەتکار نە ئازایەتی و نە قارەمانەتی هەندێک موضوع هەیە لە بوون ئەکرێ خۆتان بەڵێ ئاساییە یعنی ئەگەر ئێمە ئیمکان هەبێت شۆفێرەکان یاداشتێکیاندا بە ناحی بەمەوە لەسەر هەنێک کێشە و کەم و کورتی هەیە بەڕاستی ئێمە هیچێک لەو گرفتانی هەمانە ڕێگەی هاتوچۆکەمانە و زۆر خراپە بە جۆرێکە کە هاتوچۆکردن تیا زۆر سەختە لە هاوینە لە زستانە جاری وایە ڕێگەکە ئەگیرێ ئەو کاتە ڕێگەی مەرزەکەش ئەگیرێ لە دیوی ئێرانەوە هەموو جادەکە چاکراوە هیچ کێشەی گرفتێکی نییە بەڵام بەداخۆ لە ڕووی ئێمەوە بە جۆرێکە کە ئێستا هاتوچۆ زۆر سەختە و ئەم مەرزە داهاتی هەیە داهاتی ئێستای کە لە مانگی نۆ گومرگ زیاتر بووە ئەگاتە بڕی نزیکەی 29 ملیار دینار کە ئەمە بەڕاستی بودجێکی گەورەیە ئەکرێت مانگێک تا 2 مانگ تۆ تەرخانکەی بۆ ئەم جادەیە ئەم گرفتە نامێنێ و بە دەر لەوەی ناو مەرزەکە هیچ جۆرە خزمەت گوزاریکی نییە بە جۆرێکە کەوا لە هاوینا تەپوتۆزە لە زستانیشە قڕولیتەیە سەرڕایەوەی لە ناو ناحێکە کە ناحەیەکە نزیکەی 20 ساڵە 30 ساڵە ناحەیە هیچ مەرجێکی شارستانی و ناحێ و شارۆچکی پێوە دیار نییە ئێمە داواکارین هەر لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی حکوومەت بەڕێجێگری سەرۆکی حکوومەت وەزارەتە پەیوەندیدارەکان لە ئاوادانکردنەوە لە وەزارەتی دارایی و لە پارێزگا و پەرلەمان داواکارین لیان کاکارینیان بەدەنگ داواکاریەکەمانەوە بێن لەبەر ئەو ئاهی و قوڕێگرانەی لەبەر ئەو سەختی هاتوچۆی وای لێ کردووە مەرزەکە ڕۆژ لە ڕۆژ داهات کەمترەکە و ئەگەر وا بڕات بازرگانەکان و خەڵکە کاسبکارانەی کە لەوێن ئەڵێن ئێمە ناتوانین بەم شێوە ئیدامە بەم جۆرە کاسپیە بدەین چونکە جاری وایە ئەڵێ ئەوەی کە ئێمە ئەو شۆفێر هاتووە بۆ لامان ئەڵێ ئەوەی ئێمە پیاکەین لە سەرفی ئۆتۆمبیلە بار هەڵگرەکانمانە سەرفیەکەین و ئەمە ژوالیەکە کە بەڕاستی بووە بە گرفتێکی سەرەکی بۆ هاوڵاتیان و بۆ گوندەکانش دێرەوە داواکارین کە بەدەنگ داواکاریەکەمانەوە بێن ئەوەی من ئاگادارم تا ئێستا بە دوواداچوون لەلایەن پارێزگاری پێش و پارێزگاری ئێستا و شکاک شێرکاوە جێگری پارێزگار بەدواداچوونی زۆر کراوە من لە چەندین کۆبوونەوە خۆم بەشدار بووم چەندین جار لەگەڵ بەڕێز تەنانەت لەم نزیکانە لەگەڵ بەڕێز سەرۆکی حکوومەتە قسە کراوە باسی گرفتەکە کراوە باسی داهاتەکە کراوە وەکو بڵێن کە بڵێن ئیتر پرۆژەکە چ بێت بچێتە بواری جێبەجێکردنەوە هەتا ئێستا هیچ بەڵێنێک نەدراوە بەڵام بەدواداچوونەکان و هەوڵدانەکان و ڕوونکردنەوەی بڕی ئەو داهاتەی ئەوە هەیە ئەو گرفتانەی کە هەمانە بەڕاستی ئەمە خراوەتە بەرچاوی هەموو لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی سەرۆکایەتی حکوومەت و ئێمە گرفتێک ترمانەی حەزەکەم لێرەوە باسی کەم گرفتی دوو ئیدارەی ڕیتێکردین لەبەرەوەی ئەم ناحەیە لە دروستبوونی پارێزگای هەڵەبجە و کەوتۆتە سەر پارێزگای هەڵەبجە هەتا ئێستا کۆمەڵی لە فەرمانەکانی سەر بە گەرمیانە ئیدارەی گەرمیانە ئێمە سوپاسی ئیداری گەرمیانەکەین لە کاک سەلاحەوە هەتاوەکو بەرپرسەکانی تر لە گومرگەوە لە بەرزی پەرێزخانەوە بەڵام زۆر جار گرفتی ئەومان بۆ دروستەکە کە کۆمەڵی ئیش هەیە لە مابینی هەردوو پارێزگای یا هەر ئیدارەی گەرمیان و پارێزگای هەڵەبجە ناکرێت ئەمە بۆ نمونە کارەباکەمان بە شێوەی قاچاق لە ناو خاکی ئێرانەوە هاتووە زۆر جار گرفتی دەفعی پارەکەشمان بۆ دروستە بێ ئێمە لە حکوومەتە سەلاحیەتمان محدودە ئەو نەسی هەمانە بڕێکی کەمە بە پێی فەقەرە و مادەیە ناتوانین بە هیچ شێوەیەک ئیلتیزام بکەین بە هەنێ بابەت ئەمە واکاوەکەوە گرفتێکی زۆر گەورە بۆ ئێمە دروستکالێر یعنی ساڵی پار لە کۆتایە کە گومرگ زیایی کردووە یعنی من لە مانگی شەش دەست بەکار بووم سەرەتا نزیکەی 100 سیارە ئەچوو ئێستا ڕۆژانە 250 سیارە بار هەڵگر هاتوچۆوەکە و داهاتەکەشی یعنی بە میقیاس لە چاو ساڵەکانی کە زیاتری کردووە ئەگەر بێت و گرفتی جادەکە چارەسەر بکرێ من پێم وایە دووقات ببێتەوە یعنی ئێمە سەلاحیەتی 1 دینارمانیە بۆ ناو مەرزەکەش سەرف بکەین کە بۆ خزمەت گوزاری خودی مەرزەکەیە لەبەرەوەی گومرگی مەدەنیەکەی سەر بە ئیدارەی گەرمیانە ئەگەر داهاتێکە بێ ئەچێتە سنووری گەرمیانەوە وتر بەپی ئەو دەسەڵاتانی کە بەواندراوە یا بەپی ئەو ڕێژەی کە بۆ بانگدانراوە ئێمە بە هیچ شێوەیەک جگە لە ئیلتیزاماتی ئیداری و چارەسەری کێش و گرفت هیچ جۆرە سەلاحیەتێکمان نییە تەنانەت پارەی ئەگەر سبینێ لە مەرزەکە کێشەیەک هەبێت زۆر جار بەڕاستی بازرگانەکان خۆیان چارەسەریەکەن ناحی بەمۆ کێشە و گرفتەکانیان هەندێکی ئەتوانم بڵێم بە ئێمە چارەسەرەکرێەوەی بە ئێمە چارەسەرەکرێ کە لە ڕێخستنی ئیشوکاری ناومەرزەکەیە ئەوە وعدمان پیان کە کۆبوونەوەی بکەین لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لەم هەفتەیە بۆ چارەسەرکردنی سەبارەت بە ڕێگەی مەرزی پشتە و ڕێگەی ناحیەکە کە هەردووکان یەک با بڵێن ڕێگەیە
ئێمە گاندوومانتان ئەنجومەنی وەزیران دەرخستەکەی کە نزیکەی 4 ملیار و نیو بودجەی پێویستە، بەڵام داهاتی مەرزەکە ئەتوانم بڵێم 6 هێندەی ئەوە زیاترە لەوەی کە بۆ جادەکە پێویستەوە. ئەنجومەنی وەزیران سەبارەت بەوانی کە باسم کرد نەخێت تاوەکو ئێستا ئەوان بە پلانی ئەوە ئیشەکەن کە لە 175 پرۆژەکان لەبەرەوە ئەمانە پرۆژەی نوێن، ئێمە تەنها پرۆژەیەکی نوێ کە بەڵێنیان نابێ پردی تۆقود بووە، ئیتر پرۆژەی نوێ تاوەکو ئێستا بەڵێنیان نەیەوە.